سڵاوتان لێبێ پاش ئەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە کرد کە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بۆتە پەتایەکی جیهانی داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستانی خۆشەویست دەکەم کە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بن بۆ ئەوەی کوردستان و خۆمان و خۆتان و هەموو خانەوادەکەمان لەو پەتایە بەدوور بێخینەوە. ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستیش کە بریتە لە دەرنەچوون لە ماڵەوە مانەوە لە ماڵەوە تەنها بۆ کارێکی گرنگ نەبی دەرنەچین لەگەڵ ڕێز و سوپاسم. مەسعود محەممەد کارش بەڕێوەبەری گشتی ئاوڕۆ هەرێمی کوردستان. من مامۆستا پەرژین حاجی جەعفەر لە ماڵەوە دەمێنمەوە چونکە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ دەکەم. تکایە هەمووان لە ماڵەوە بمێننەوە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن بۆ ئەوەی هەمووان پارێزراو بن. تکایە لە ماڵەوە بمێننەوە ئەگەر تۆ پارێزراوبی کۆمەڵگەش پارێزراو دەبێت. من ساغر حەمەد کانەوی بەڕێوەبەری پەروەردەی دەشتی هەولێر لە ماڵەکەی خۆم دانیشتوم پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و لێژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا پێم وایە پابەندبوون بە ڕێنمایەکان ئەرکێکی ئەخلاقی و وجدانی و ئاینی و نەتەوەییە پێویستە کارەوەمان پەیڕەوی بکەین. ئەو ڤایرۆسە نایە لە ماڵەوە یاخەت بگرێت تۆ دەچتە دەرەوە یاخەی دەگریت دەهێنیتە ماڵەکەی خۆت. پێویستە هەر هەمومان درک بە خطورەتی ئەو ڤایرۆسە بکەین تاکو هەوڵ بدرێت کۆنتڕۆل بکرێت و نەمێنێت. خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت. داواکاریەک بۆ سەرجەم ئەوانەی ئەم ڤیدیۆیە بینن بە هیوای لە ماڵەکانتان بمێننەوە نێنە دەرەوە لە پێناوی بڵاو نەبوونەوەی ئەو ڤایرۆسە کە زەرەری یەکەمی بۆ خۆت و بۆ کۆمەڵگا و بۆ نیشتیمانە بێ بە هیوای ئەوەی کە هەمووتان ڕێز لە ڕێنمایەکانی تەندروستی بگرن و جێبەجێ بکەن. سپاس بۆ گەردوون عوسمان.